ڕابردووی نێوان گەندەڵکارانی ناوەند و هەرێم ئەو ڕاستیەمان بۆ ڕوون دەکاتەوە هەردوو لایەن تا ئێستاش سوورن لەسەر هاوکاری یەکتر و پێکهاتنە ژێربەژێرەکانیان کە دوایەمین پرۆتۆکۆڵیان گۆڕینی ناردنی موچەی فەرمانبەرانی هەردوو وەزارەتی پەروەردە و تەندروستی بوو کە زیاتر لە 2 مانگوردبینیان تێدا کردبوو ئەوەش بۆ ئەوەی سەودای دوای هەڵبژاردنەکانی پێگەرم بکەنەوە. گەندەڵکارانی بەغدا کەیفیان بە گەندەڵکارانی بێپشتیوانی جەماوەری هەرێمە چونکە ئەو بازرگانانەی سیاست کە پشتیان خاڵیە لە پشتیوانی جەماوەر باشترین ئامانجن کە حکوومەتی بەغدا گوشاریان بخاتە سەر ئەوانیش بۆ مانەوەی کورسیەکانیان هەموو جۆرە پاشەکشە و خۆ بەدەستەوەدانی قبول دەکەن. مانەوەی ئەو جۆرە دەسەڵاتدارە گەندەڵکارانە باشترین هەلن بۆ تێکشکاندنی زیاتری هەرێم. مافیەکانی هەرێمیش زۆر کەیفیان بەو گەندەڵکارانی بەغدا دێت چونکە لە دوای 2003 بوونەتە شەریکە دزی بردنە دەرەوەی سامانی وڵات و ئەو تاوانە گەورەیە بۆ یەکتر دەپۆشن. ئەوانەی جگە لە پڕکردنی گیرفان و بەدەستێنانی پۆست و ئیمتیاز غەمێکی تریان نەبووە ناتوانن بانگەشەی شەڕی دەستور بکەن. هەر خۆیان بوون بە ناوی ئابووری و سربەخۆ و فرۆشتنی خۆسەرانەی نەود یاسای ساڵانەی بودجەیان پشتگوێ خست و خەڵکی کوردستانیان گەیاندە ئەم قەیرانە کەمەرشکێنە. هەر خۆیان بوون بە پشتگوێخستنی مادەی 140 و دەستور و بخرابوونیان بەوەی فڕۆکەی هاوپەیمانان بەسەریاندا دەسوڕایەوە خۆیان لێ گۆڕا و نەهامەتی 16 ئۆکتۆبەریان خوڵقاند. هەر ئەوان بوون ڕیفراندۆمێکی بێبەرنامەیان خوڵقاند و دواتریش بۆ خۆهاویشتنەوە ئامێزی بەغدا بڕیاری هەڵوەشاندنەوەی ڕیفراندۆمەکەیان لەلایەن دادگای باڵای فیدراڵیەوە قبوڵ کرد. ئەوانەی دەیانوت هیچ شتێک نەماوە کە بە بەغدایانەوە ببەستێتەوە ئەندام و لایەنگرانیان بۆ سووتاندنی کارتی باری شارستانی و ڕەگەزنامە و پاسپۆرتی عێراقی هان دەدا کەچی دوای ڕیفراندۆمەکەیان خۆیان لە هەر عێراقچیەک بە عێراقی تر لە قەڵەم دەدەن و بڕوایان وایە قەندیل بجۆڵێ ئاڵای عێراق لە کوردستان ناجۆڵێت. ئەگەر دەسەڵاتدارانی گەندەڵی بەغدا و هەولێر لە پابەندبوون بە دەستورەوە ڕاست بکەن کە ڕابردویان پێچەوانەی ئەوەمان پێدەڵێت باشترین دەستکەوت بۆ عێراق و هەرێم دەستەبەر دەبێت. ئەوانەی بەسی ناردنی تیمی نوێ دەکەن بۆ ئەوەی لە بەغدا شەڕی دەستور و سربەخۆیی بکەن تا ئەم چرکە ساتەش ئامادەنین شەفافێتی دارایی و بەدامەزراویکردنی هەرێم قبول بکەن ئیتر چۆن شەڕی مافەکانی خەڵک لە بەغدا دەکەن.